ئەوانەی کە دژایەتی ئەم گەلە ستەم لێکراوە دەکەن بە تایبەتی ئەوانەی کە عەرەبن پێیان دەڵێن الحەمدولله دینی ئیسلام دینی ئەڵڵایە دینی ئێوە نییە، دینی خوایە، دینی بەدیهێنەری ئاسمان و زەویە نەک ئێوە. خوای گەورە و میهرەبان فەرمان دەکات بە یەکێک لە 5 پێغەمبەرە گەورەکە سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ کە نوحە، دەفەرمێت وەقل ڕەبی ئەنزلنی منزەلەن مبارەکەن. ئەی نوح کاتێککە تۆفانەکە هات بڵێ فەرمانی پێکە خوای گەورە، فەرمانی پێکە بڵێ خوایە گیان لە شوێنێکی پیرۆز و مبارەکە کەشتێکەم بنیشێتەوە، لەنگەر بگرێ، کەشتێکەم بوەستێ. خوا فێری دەکات لە شوێنێکی مبارەکە داوا بکات لە شوێنێ مبارەک، شوێنێ پیرۆز کەشتێکەی بوەستێت. بەڵێ خوای گەورە دەفەرمێ وەستەوەت عەلە الجودی، کەشتێکە لەسەر کێوی جوودی کە کێوێکی شاخێکی کوردیە. لەو هەموو شاخەدا لە هەموو دنیادا لە هەزارەها شاخی عەرەبدا خوای گەورە ئەو کەشتەی نەنیشاند، ئەو کەشتەی نەوەستاند. لەو ئاوا چۆن دەڵێ لە سەروی شاخەکانەوە بووە، زۆر بەرز بووە، بەڵام لە کێوی جوودی خوای گەورە و میهرەبان ئەو کەشتەی جێگیر کرد. ئەگەر قورئان عەرەب بهێنایە، ئەگەر دینی عەرەب وایە باسی شاخێک لە شاخەکانی خوانی دەکرد، نەیدەوت لەسەر کێوی جوودی کەشتێکەی نوح جێگیر بووە سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ. کەواتە دینی خوا دینی ئەڵڵایە. خوای گەورە باسی شاخێکی پیرۆزی کردووە لە کوردستان بە کوێرایی چاوی ئەوانەی کە ڕقیان لە گەلە ستەم لێکراوەیە. بۆیە دینی خوا دینی ئەڵڵایە، دینی عەرەب و هیچ کەسێکی تر نییە. الحەمدولله ئێمە شانازی بەو دیونەوە دەکەین، چونکە خوای گەورە دەفەرمێ لیەکونە للعالەمینە نەذیرا. قورئان دابەزیوە بۆ هەموو عالەم ئینزاریان کە نەک بۆ عەرەب، هەموو عالەم. کەواتە بە نەسی قورئان بە دەقی قورئان باسی پیرۆزی شاخێک لە شاخەکانی کوردستان کراوە. کەواتە ئێوە بەڕاستی هەڵگری ئەو دینەی خوانین ئەوانەی کە زوڵم دەکەن. و پێشتان ناخۆشە خوای گەورە باسی کێوی جوودی کردووە، بەڵام کوێرایی چاوی ئەو کەسانی کە پێیان ناخۆش و ڕقیان لە میلەتێ.